گۆرانی بێژی لاو گۆران ئایر نوێترین ڤیدۆکلیپی بە ناوی فەلەک بڵاو کردەوە. ئەم بەرهەمە تێکست و میلۆدی باوان مورادە و لا دەرهێنانی ئەژدەر جەبارە. خۆشی دلێ کردم خۆشی دلێ تاڵبێ دڵی خۆم پێدای دەک پێت حارام بێ گەنجی دلێ بردم گەنجی دلێ تاڵبێ هەرچیت بۆ خەونا هەمووی بە تاڵبێ ئەم شەو بە جۆرێ دڵم پڕ بووە. ڤیدۆکلیپی فەلەک تێکست و میلۆدەکە لەلایەن برای عەزیزم کاک باوان و دانراوە، وەکو ئەڕێنج کاری مۆسیقا لەلایەن کاک زانا عەبدوڵڵایەوە بۆ کراوە و کاری خراجیشی لەلایەن کاک ئەژدەر جەبارەوە بۆ کراوە. وەکو بەرهەمی فەلەک کەمێک جیام کردو لەگەڵ ئیشەکانی کەمە، چونکە زۆری بابەتە گۆرانەکانی کەم بابەتین، ئەمە گۆرانی برادەرە خوشکە بابەتێکی زۆر تایبەتی کۆمەڵایەتیە، بەس حەزم کرد ئەم گۆرانیانم کەمێک جیاواز بێ، زیاتر بەلای خۆشەویستی و هەسوسۆسێکی زۆر تایبەتە ئاڕوا کە شاعیر لە دیدگای خۆیەوە دروستی کردووە ئەو شعرە. و زۆرم پێ خۆش بوو کە خەڵک بەدڵێکی زۆر جوانەوە لە منیان وەرگرت وەکو بەرهەمەکانی کەم. سوشال میدیا بەعام زۆر کاریگەری هەیە بۆ هەموو هونەرمەندەکان، تەنیا هونەر نا هەموو بوارەکانی ژیان، چکە لە ئێستا بەڕاستیەوە بڵم جێی تیڤی گرتوتەوە، زۆر کەسمان هەیە کە تەنیا لە ڕێی سوشال میدیاوە دەرکەوتووە. خۆمیشە بووم لەوانەی کە سەرەتای دەرکەوتنەکانم لە سوشال میدیا بوو، دواتر گۆرانی برادەر و چەند بەرهەمێکی کەم دروست کرد. لە ئێستا سەرقاڵی گۆرانێکی شادم، گۆرانێکی هەورامیە لەگەڵ گۆرانێکی ترامیکسمان کردوێتەوە، یەکێ لە هونەرمەندە زۆڵدان خۆشەکانی کوردە کە جارە نامێناوی پێێنم. گۆرانەکەش ئەوەی کە دروستم کردووە شعرەکەی عەبدوڵڵا گۆرانی شاعیرە و ئاوازەکەشی هی مامە کە مام و باوکم ساڵانی 90ەکان لە وڵاتی فەڕەنسا ئەم گۆرانیان وتووە. بەتەکیدەوە دەوری هەبووە، بەڵام دوجار هەمیەکەیت و سەر هەوڵ و توانەکانی خۆت کە چەندێک هەوڵی لەگەڵ بوارەکەی خۆت بژیت و خۆت بەریتە پێشەوە. و منیش ئەوەی بزانم لەناو خانەوادەی منە پێش من چەند کەسێکی دڵخۆشمان هەبووە و ئەوەش تەسیرێکی باشیە بۆ بەسەر منەوە. برینی دڵم تیمەر ناکرێ ئەو خامەی هەما وەسف ناکرێ دڵگەشک نەبا پەنای بۆ بەرێ پەنای بۆ بەرێ جا فەلەک بۆ خۆت حەقم بسێنا جا فەلەک بۆ خۆت حەقم بسێنا خەمی گشت دنیام لە دڵ دەربێنا خەمی گشت دنیام لە دڵ دەربێنا